سلااوتان لێبێ پامێک بە شێوەزاری کورمانجی و سۆرانی بۆ حکوومەتی ئیسرائیل بۆ میلەتی جوو لە هەموو دنیا بەڕێزان لە حکوومەتی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل ئێمە میلەتی کورد هەموو دۆستی حکوومەتی ئیسرائیلی تکا دەکەین کە ئەو بانکەی کە لە پشتمە هیوادارم لێپێچینەوە و لێکۆڵنەوە لەگەڵ بکرێ و ڕابگیرێ لەبەرەوەی ئەو بانکە لە ڕێگەی کۆمەڵەیەک بە ناوی ئەلعەیش بالکەرامە فەڵەستینیە لەسەر خاچی عەفرینی داگیرکراوی کوردان سەد یەکەی نیشتەجێبوونی دروست کردووە بانگەشەی ئەوەی بۆ دەکات کە لە ڕێگەی ئەو بانکەوە پارەکان تەحویل بکرێت ئەو شوێنەی کە داگیر کراوە کە ئەو یەکە نیشتەجێبوونە لێ دروست کراوە مڵکی ماڵباتێکە کە پێی دەگوترێت ماڵباتی داوود لە عەفرین لە گوندی شەدیری ئێزیدیان و لە گوندێکی تری کوردان لە ڕۆژاوای عەفرین بەداخەوە زۆر بەداخەوە کە لە ڕێگەی دەوڵەتی قەتەری تیرۆریست و تورکیای تیرۆریستی داگیرکرد ئەو گوندە ئاوا دروست دەکەن لەسەر خاچی کوردان لەسەر خاچی داگیرکراوی عەفرین بۆیە داواکارین لە هەموو میلەتی جوو لە دنیا هاوسۆز بن لەگەڵ میلەتی کورد داواکارین لە حکوومەتی ئیسرائیل کە چۆن هەمیشە دژی تیرۆرە بە قوربانی تیرۆرە دەوڵەتی ئیسرائیل بۆیە داواکارین کە ئەو جۆرە چالاکیانە ڕابژیردرێ ئەو بانکە کۆمەنیستە بە هەموو شێوەیەک یارمەتی فەڵەستیزیەکان دەدات بۆ ئەوەی کە یەکەی نیشتەجێبوون بۆ ئەو فەڵەستینیانەی فەڵەستینی سووریانە دروست بکەن لەسەر خاچی کوردان داواکارین ئەوانە ڕابژیردرێن هەر هەمان ئەو کەسانەی کە ئەو کوردانەی کە دێنە سەرجادەی پاڵپشتی دەوڵەتی فەڵەستین دەکەن هەر ئەو کوردانە بوون عەفرینیان تەسلیمی دەستی تورکەکان کرد ئەو کوردانەی کە لە ئەوروپا لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی فەڵەستینی دێنە سەرجادەی ئاڵای فەڵەستینی و ئاڵای یەکێتی سۆڤێت و ئەو شتانە بڵندەکەن هەر ئەوانە عەفرینیان تەسلیمی دەستی داگیرکاری تورک کرد بۆیە هیوادارین داواکارین لە حکوومەتی ئیسرائیل بە ناوی 65,000 کوردەوە بە حکوومەتی ئیسرائیل دەڵێم ئەو چالاکیە تیرۆریستیە ڕابژیردرێ دژی کورد چیتر ئەو بانکە ڕێگەی پێنەدرێ کە یارمەتی ئەو فەڵەستیزە تیرۆریستانە بدات کە خاچی کوردیان داگیر کردێ لە عەفرین بە کورمانجی ئەس بەناوی هەمی ملەتی کورد ژە حکوومەتی ئیسرائیلێ داخوازم و لە هەمی ملەتی جوهو داخوازم و ئەو بانکە بێتە سەکناندن ژ بۆکو لە ڕێکا vê بانکێ پارە ڕێ دەکەن بۆ جەمعیەک فەڵەستیزی بەناوێت جەمعیە ئیش بالکەرامە و سەد یەکەی نیشتەجێبوون چێ دەکەن لەسەر مولکی کەسێکی کورد بە ناوێ ماڵباتە داود لە عەفرینێ لە ڕۆژاوای عەفرینێ لە گوندی شەدیری ئێزیدیە ئەو گوندێک کوردی هاتیە داگیرکردن ژبەرێ ئەم ژە حکوومەتی ئیسرائیل داخوازیم کو vê بانکێک کۆمەنیست بێتە سەکناندن چیدی چالاکیوی بێتە سەکناندن و پارە فەڵەستیزی پارە ڕێ بکەن بۆ وان عەرەبێن و لەسەر ئاخی کووردا هاتینە نیشتەجێکردن ئەم داخوازی وەکی میلەتی کورد لە حکوومەتی ئیسرائیلی و ئیسرائیل شەوە هەرگاف قوربانێ دەستی تیرۆرە ئیسرائیل هەرگاف دژی تیرۆرە بلا ڕێ لە بێت چالاکیە تیرۆریستی بگری لە هەمبەر کوردان ئەس هێوی دەکەم و دەنگێ من بگاتە حکوومەتی ئیسرائیلی ئەس هێوی دەکەم و کوردێن جوهو پەیامی خۆ بگەنە هەمی کوردێن جوهو پەیامی خۆ بگەینە حکوومەتی ئیسرائیلی و ئەو بانک بێتە سەکناندن چیدی پارە ڕێ نەکەن بۆ عەرەبێن تیرۆریستێن فەڵەستینی لەسەر ئاخی کوردان ئاخی عەفرینی هاتیە داگیرکردن وان کوردێن و بانگەشە ئالیکاریە فەڵەستینیا دەکەن وان کوردێن لە جادەی ئەوروپا یان لە ئامەدێ یانژی لە هەر دەرەکی پشتەوانیا سەرخۆبوونی فەڵەستینی دەکەن هەروان کوردانە عەفرین تەسلیمی دەستێ تورکاکردن ئەزێوی دەکەم و ئەو پرۆژێ دەوڵەتی تیرۆریستی قەتەر دەوڵەتی تیرۆریستی داگیرکەری تورک لە عەفرینێ لەسەر ئاخی کووردا بێتە سەکناندن ئەو بانک چیدی مەجال نەدرێتە vê بانکێ و ئالیکاریە فەڵەستینیا بکە بۆ احتیلالکردنی بۆ داگیرکردنی ئاخی کوردستانێ لە باژێرە عەفرینێ کوردان
گەلێک سوپاس.